لەگەڵ ئەڵلقەی چواردەیەمە بین یان دەرسی چواردەیەم لە زنجیرە دەرسی دیدی ڕوون کە ئەگەر خوای گەورە یارمەتی دەرمان بێ ئەو ڕێسایانە باسەکەین لێرەیە کە ڕێسای جیهادن بە دیدی ئەهلی سونەت و جەماعەت. زنجیرە دەرسەکە ناوی دید ڕوونیە. ئێستا بڕگەی هەژدەیەم باسەکەین، خۆی 20 بڕگەیە، پاشان دوو پاشکۆی لەگەڵایە دەربارەی ئایا عیلمی شەرعی بۆ مجاهید چەند ضروریە و کامیان پێشکامیان نەخرێ. پاشکۆی دووهەمیش دەربارەی تەقواکاریە، ئایا ئەو کەسەی کە جیهادەکە ئەبێت تەقواکار بێ مەرجە لەسەری یان. ئێستا لەم بڕگەی هەژدەیەمە کە ڕێسایەکی تری جەنگ باسەکەین، ئەویش ئەوەیە کە جەنگ چەواشەکاریە، یعنی الحرب خدعة. الحرب خدعة بفتح نك خدعيان خدعة وكو خلقي كي شيلتوا. أمان لفظي بيغمر إخوائي عليه الصلاة والسلام، حديثي صحيح متفق عليه لبخاري ومسلم، هيا دينا سر شرحكي باس لواكا كجنگ بريتيا لتشواشكاري. انجا چەواشەکاریەکە بەرامبەرت دەکرێ یان بەرامبەر یانەکەیتەوە، ئەوەشی تر تەفسیلاتێکی هەیە. معلومیشە کە هەموو خەڵکی بە کافر و مسلمانیانەوە لەسەرەوە ڕێکن کە جەنگ دوو بنەمای سەرەکی هەیە، نهێنێتی و چەواشەکارێتی. ئیتر پێناسە و ڕادە و چۆنیەتی و شێواز و ڕادە و بڕ و شێوەی ئەوانە بە جۆرەی دید و تێگەیشتنەکانی خەڵکە گۆڕێ، بە جۆرەی دیدی فەلسەفی خۆیان، بە جۆرەی ڕوانگەی ئایدۆلۆژی خۆیان، چی بە باشەزانن، چی بە چەواشەکاری ئەزانن، چی نهێنیە لەلایەن، چی نهێنی نییە. ئەوەی لە لای ئێمە جائیز نییە، لای ئەوان جائیزە بۆ نمونە، ئەوە ئیتر فەرقی هەیە. بەڵام لە دیدی مسلمانان ناشێ بە ناوی چەواشەکاریەوە یان بەهۆی ئەوەوە غەدر بکرێ. هەروکو کە مسلمان بۆی نییە بێ ئاگداری بەرامبەرەکەی پەیمانەکە هەڵوەشێنێتەوە بە پێچەوانەی دید و هەڵوێست و مەبدەئی کافرانەوە کە بە ئازایەتی ئەزانە ئەگەر پاشقول لە تەرەفەکەی بەرامبەر بگرن.